إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد برانی خۆشەویستم باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزایی فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ڕێگا ئەو ڕێگا و ڕێچکانانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم و هەر لادانێک و هەر دەرچوونێک لە ڕێبازی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێتە مایەی سەرگەردانی و سەر لێ شێوان و نەگبەتی و بەدبەختی کەوا بە خاوەنەکەی ئەکا سەری لێ بشێوێنێ و قوڕ بکا بە سەریا لە دنیا و لە قیامەتیشا خەسارەمەندی ڕۆژی قیامەت بێ. خۆشەویستەکانم، لە زنجیرە باسەکانمانە کە هەفتەی پێشوو دەستمان پێکرد لەبارەی پێغەمبەر ناسیەوە بەردەوامین ئینشاء الله تعالى. خۆشەویستەکانم، ئیمامی بوخاری خوای لێ ڕازی بێ لە فەرمایشتی ژمارە 3559 لە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسەوە ئەیگەڕێتەوە بمان ئەفەرمێ: قال لم يكن النبي صلى الله عليه وسلم فاحشا ولا متفحشا وكان يقول إن من خياركم أحسنكم أخلاقا. لا إمام كان كش أم حديثة يرنوا بهند الروايات توزي جوازي للروايات كان هي واتا في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم فاحش نبوة ومتفحش نبوة واتا نبا گفتار بسر زاری پیغمبر صلی الله علیه وسلم قسەی ناشرین هەرگیز نهاتووە، هەرگیز وشەی پیس و قسەی ناشرین بەزاری پێغەمبەر صلی الله علیه وسلم نهاتووە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ کردارێکی پیس و ناشرینی، هیچ ڕەفتارێکی ناشرینی بەکردەوە ئەنجام نەداوە، تەنانەت نەک لە کاتی پێغەمبەرایەتی کە لە ساڵی 40 تەمەنێەوە، لە 40 ساڵانی تەمەنێەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وحی بۆ دێوە بێ بە پێغەمبەر، بەڵکو لە پێش ئەوەش تەنانەت لە تەمەنی مناڵیە و هەرزەکاریشە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ قسەیەک، هیچ کردەوەیەکی ناشرینی لێ نەوەشاوەتەوە. ئەگەڕنەوە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەری خوا لە تەمەنی 12 ساڵیە شوانی ئەکا بۆ کەسێکی ئەهلی مەکە لەسەر چەند دیرهەمێک مانانە کە پێئەدا بەکرێ کاری شوانی ئەکات، یارمەتی ئەبوو تاالبی مامێدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ باوکو دایک بووە و باپیریشی لە 8 ساڵان کە ئەو کەفالەتەکە و بەخێوێکە ئەویش وەفاتەکە بۆیە ئەکەوێتە لای مامی ئەبوو تاالب باوکی ئیمامی عەلی کە هێشتا ئیمامی عەلی ئەو کاتانە لەدایک نەبوو بوو. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بە مناڵی هەستی کردووە کە مامی پێویستی بە یارمەتیە بۆیە شوانی ئەکا و یارمەتی مامی خۆی پێدە. ئەلەو کاتانە خۆی ئەیگەڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە تەمەنی 12 ساڵیە لەگەڵ مناڵێکی تەمەنی خۆیە نزیک لە تەمەنی خۆی شوانیەکەن بەیەکەوە. لەو کاتانە لە مەکە شایەک ئەکرێ، دەنگی شایەکە بەرز ئەبێتەوە بۆ کێوەکانی دەوروبەری مەکە. جا بەیەکەوە بڕیار ئەدەن بڕۆن بۆ لای شایەکە، ئەمیان بمێنێتەوە لای مەڕەکان تا ئەویان ئەڕوا و پاشان کە ئەو ئەگەڕێتەوە ئەمیان بڕوا. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی خۆی ئەکا کە
ئەو کاتەشتا پێغەمبەر نەبووە کە ئەچێ بۆ لای شایەکە لە دەرگای شایەکە پێشەوەی بڕاتە ژوورەوە لە دەرگای ماڵەکە لەوێ دا ئەمشێ قاوەیەک بخواتەوە هەر لەوێ خەوی پیاکەوێ کاتێ دێتە خەبەرە کەوا هیچ نەماوە شای و ئەوانە نەماوە. ئەمە معنای ئەوەیە کە هەر لە مناڵیشە خوای تەعالە ئەم پێغەمبەرە چاوی ئەم پێغەمبەرە گوێ ئەم پێغەمبەرە ئەپارێزێ لە شتی خراپە و خراپەکاری. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی مناڵیشە هەرزەکاریشە گەنجیشە خوای تەعالە لە خراپە و خراپەکاری پاراستوێتی. یعنی ما كان فاحشا ولا متفحشا نبا كردار ونبا گفتار پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی خراپی بەزارە ناتوە کردەوەی خراپی لێنەوە شاوەتەوە. وكان يقول وبردوامش أي فرمو إن من خياركم أحسنكم أخلاقا أي فرمو باشترين كسكانتان أو كسانا كوا روشتيان جوان بي لباشترين كاني إيوا أي مسلمانان أوانن كروشت أخلاقيان جوانا نك أوانن كوا نيجيان زورا نك أوانن كوا روجيان زورا بلام نيجيكي زوري بكردوا روجيكي زوري بكردوا أو لا إخوة خوشويسني أو كسا زور خوشويسة زور چاكا ك ئەگەر تەنها بەس فەرزەکانیش ئەنجام بدا بەڵام ڕەوشتی جوان بێ ئەخلاقی جوان بێ بەو شێوازە بێ کە خوا ئەیەوێ و پێغەمبەرەکەی ئەیەوێ. ئیمامی مسلم بۆمان ئەگەڕێتەوە لە حەدیثی ژمارە 2328 ئەگەڕێتەوە بە سەنەدی خۆی لە خاتو عایشەی دایکی ئیمانداران. خاتو عایشە دایکی ئیماندارانە بەو معنایە کە خوای تەعالە ژنەکانی پێغەمبەر خێزانەکانی پێغەمبەری کردۆتە دایکی ئیمانداران. وەکو خۆی ئەفەرمێ لە قورئانە لە سوورەتی ئەحزابە کەوا وەئەزواجه ئومەهاتهم یعنی ژنەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکی ئیماندارانن. جا لە عایشەوە بۆمان ئەگەڕێتەوە ئیمامی مسلم کەوا خاتو عایشە فەرموویەتی قالت ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم قط شيئا قط بيده